خۆشەویستان وەکو دەزانین هەر ئەندامێک لە ئەندامەکانی جەستە گرنگی خۆی هەیە و ئەرک و فەرمانی خۆی هەیە. ئێمە ئەمڕۆ باس لە بابەتێکی دیاریکراو دەکەین کە ئەویش گەشەکردنی مێشکی منداڵە کە کاریگەری دەکاتە سەر هەموو فەرمان و کارەکانی تری جەستە و زۆر جاریش بیستومانە کاتێک کەسێک تووشی گرفتێکی تەندروستیە بێ دەڵێن ئەم منداڵە دەماغیە مێشکی گەشی نەکردەوەکو پێویست وەکێکیش لەو شتانەی کە کار دەکاتە سەر گەشەکردنی دەماغی منداڵ ئەو خواردنانەیەکی خوا و ئێستا بەهۆی شێوازی ژیانەوە بەهۆی ئەو خواردنە تەندروستە زۆرانەی کە هەن منداڵ زۆربەی کات هەندێک خواردن دەخوا کە نەک سوودی پێناگەێنێ بەڵکو زیانی پێدەگەێنێ و کاریگەری دەکاتە سەر گەشەشی و زۆر جار دەوترێت قۆناغە جیاوازەکانی منداڵدا پێویستە خواردنی تایبەت بدرێ بە منداڵ بۆ ئەوەی کە گەشەی ژیری دوانەکەوێت و گرفتی بۆ دروست نەکە بزانین کار و فەرمانەکانی مێشک چییە و تا چەندێک گرنگە ئەو خواردنانە و ئایا کاریگەری دەکاتە سەر ئەوەی کە ئەم منداڵە لە داهاتوودا نتوانێت توانە مێشکەکانی خۆی بەکار بهێنێ و کار و فەرمانەکانی تێک بچێ کۆمەڵک بابەتی گرنگ لەم تەوەرە باسەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر ئیبراهیم خەسرەوجاف ڕاوێژکاری نەخۆشیەکانی مێشک و دەماری منداڵ. کاکتۆر بەخێر بێ کاکتۆر پەیوەندی چییە لە نێوان گەشەی مێشک و خۆراک ئەمە کارەکاتە سەر گەشەکردنی منداڵ؟ بناوی خۆی گەورە و میهرەبان سپاس بۆ بەرنامەکەتان و سڵاو لە بینەرانی بەڕێز و خۆشەویست. من باسەکە بەوە دەست پێکەم کە لە زۆر کۆنەوە وتراوە الئەکل داء ودەوا، یعنی خواردن هەم دەکرێ نەخۆشی بێ چ خواردنی یان نەخواردنی و هەم دەکرێت چارەسەر بێ. ئێستا ئێمە لە مناڵانە فترەیەکی حەساسمان هەیە بۆ دروستبوون و گەشەکردنی مێشکی مناڵان کە پێی دەڵێن 1000 ڕۆژ. ئەو 1000 ڕۆژە ئەو نۆمانگە ئەگرێتەوە کە مناڵەکە لە سکی دایکایە لەگەڵ 2 ساڵ دوای لە دایک بوونی، چونکە زۆربەی هەر زۆری گەشەی مێشکی مناڵ لەو فترەیە دروست دەبێ و لەو فترەیە گەشە دەکات و بناغە دادنێت لە مێشکی ئەو کەسە. یعنی ئەگەر لەم فترە حەساسە لەم 1000 ڕۆژە مناڵەکە کەم و کوڕیەکی لە جۆری خواردنەکانە هەبێ، خواردنەکان مەسەلەن پرۆتین بێت یان ترشە چەوریە ئاساسیەکان بێت، ڤیتامینەکان کانزاکان ئەوانە بێت، لەوانەیە ئاسارێکی یاخود پاژماوەیەکی بۆ هەتایی لەسەر گەشەی مێشکی مناڵەکەدا بنێ. لەبەر ئەوە خواردنەکان بەڕاستی زۆر گرنگن بۆ مناڵ گەورەتر و زیاتر لەوەی کە بۆ گەورە مهمن. ئێستا ئێمە کە گەورین ینی توانای گەشەکردنمان وەستاوە، ئێمە تەنها خواردن بۆ ئەو پێویستمانە کە ڕۆژانە چالاکی خۆمانی پێ بکەین و تووشی کەم و کوڕی و بەدخۆراکی نەبین. بەڵام مناڵ پێویستی بە خواردنە بۆ گەشەکردن، بۆ زیادکردن گەشەکردن و فێربوون. یعنی تەماشاکراوە مەسەلەن ئەو مناڵانەی کە خواردنەکانیان باش نییە، مناڵی هەمیشە کێش کەم وەزن کەم سەر بچووک و مناڵی دواکەوتوی ژیری و تەمەڵ ئەوانە دروست دەبن. بەڵام ئەو مناڵانەی کە کوالیتی خواردنەکەیان تەواوە، کوالیتی کەڵێن کوالیتی یعنی پرۆتینی بە بڕی پێویست وەرگرتووە، چەوری بە بڕی پێویست و کاربۆهیدراتی زۆر وەرنەگرتووە بە پێچەوانی ئەوەی کە ئێستا خەڵک زۆری مناڵەکان خواردنی دەرەوە و فاست فود و شتانە کە نسبەتێکی زۆر لەو شتیانتیایە و زیان بەخشە و ڤیتامین و کانزاکان کە ئەمانە زۆر گرنگن، وەکو مادەی ئاسن، وەکو زینک، وەکو ئایۆدین، یعنی وەکو ڤیتامین بیەکان کۆمپلێکسەکان، ڤیتامین سی. ئەگەر ئەوانەی وەرگرتی بێ ئەو مناڵە بێگومان یەکسەر جیاوازە لە مناڵەکە ئەوانەی وەرنەگرتە بێت لە هەموو ڕوویەکەوە، چ لە ڕووی گەشەکردنی مێشک وەکو حەجم وەکو قەبارە و چ لە ڕووی توانای مێشکی ئەو کەسەوە. ڕاستی زیرەکی بەرزترە، تێگەیشتنی باشترە و هەڵس و کەوتی باری دەرونی هەڵس و کەوتی مناڵەکە نۆرماڵترە و ئاساییتر لە مناڵێک کە ئەو خۆراکانی بە بڕی پێویست وەرنەگرتە بێ. مامۆستا بە گوێرەی تەمەنی منداڵ ئەو خواردنانەش گۆڕانکاری بەسەردا دێت، هەر لە بیدەهێتەوە گرنگترین ئەو خواردنانە چین کە کاریگەری دەخاتە سەر مێشک، چۆن دایک ئاگاداری بێت بۆی کە لە بیدەهێتەوە هاوشانی ئەوەی کە دایک و باوک بەتایبەت دایک زۆر حەزەکە مناڵەکەی قەڵە و ئەو بێت، یعنی لەوانەیە لەوە گرنگتر گەشەی مێشکی بێ، مێشکێکی سەلامەتی هەبێ.
بێگومان ئێمە هەمومان نەزانین کاتێک کە مناڵ لەدایکە بێ مناڵ ئەبێ شیر بخوا چونکە هیچ بەدیلێک لە قبرەت تاریخ بە درێژایی مێژوو بەدیلێک نییە بۆ شیر کە بدرێ بە مناڵ و مناڵ هیچ خواردنی تر تەقەبول ناکا جگە لە شیر بۆ باشترین شیریش شیری دایکە کە بەداخەوە یعنی ئێمە زۆر جار باسمان کردووە و باسیەکەین بەردەوام لە گرنگی شیری دایک تێناگەن کە شیری دایک خواردنی هاوسەنگە کەڵی خواردنی هاوسەنگ یعنی هەموو پێویستیەکانی لەشی مناڵ بە تایبەتی مێشک و دەمار و چاو توانای زیرەکی و ژیری مناڵ لە شیری دایکدا هەیە هەڵاستن شیری خۆیان بدەن بە مناڵ لە چەند شیرێکی قوتو دێنن کە ئەو شیرە قوتووە بەڕاستی بە هیچ شێوەیەک هاوتانیە هاوشێوە نییە لەگەڵ شیری دایک و ئەو مادانەی کە لە شیری دایکە هەیە لەوان نییە لەبەر ئەو توانین لێەوە دەست پێ بکەین بڵین دایکە بێ شیری خۆی و هەندێک جار پێش لە دایک بوونی مناڵش دایکێک کاتێک کە نیازی تەنانەت پێش سکپڕبوونی ئەبێ مادەی فۆلیک ئەسید بخوا و دایکە کە فۆلیک ئەسیدی خوارد بەردەوام بەڵێ پێشوی مناڵەکە لەدایک بێت مەسەلەکە دروستبوونی مێشک و دەمارە دروستبوونی مێشک و دەمار ئەوانەی کە دڵکە پەتیان لە دەرەوەیە و شێواوی دڵکە پەتیان هەیە و مێشکیان تەواو نییە ئەو دایکانن کە مادەی فۆلیک ئەسیدیان وەرنەگرتووە لەبەر ئەوە بێ دەستکرێ بە وەرگرتنی ئەوە دوایی مەسەرەن دایکەکە کە مناڵەکەی لە سکایە ئەبێ خواردنەکەی تەواو بێ هاوسەنگی بۆ چکە ئەو مناڵە لە خوێنی ئەو دایکە دروست دەبێ هەموو خواردنەکان لە ڕێگەی وێڵاشەوە لێەوە وەرەگرێ کەواتە دایکەکە بێ بە گرنگی بە تەندروستی خۆی بدا تەندروستی خۆراکی و هەموو مادە خۆراکیەکان وەرگرێ بۆی بینێرێ بۆ کۆرپەکەی و کۆرپەیەکی سالم و ساغی ببێ و کە کاتێک لە دایک بۆ شیری خۆی باتێ نەک هەستێ شیرێک لە بازار کە گومانێکی زۆر هەیە ینی ئەمانە شیر بن یعنی شیری ئاسایش بن لەبەر ئەوە هەستی شیری خۆی باتێ هەتا بەلانی کەمەوە بەلانی هەرەکەمەوە 6 مانگ شیری دایک و بەس یعنی هیچ شتێکی تر پێویست نییە بۆ مناڵ تەنانەت ئاویش پێویست نییە بەڵام جاریادێکاڵێ بەش ناکە شیرەکەم ئەمە بەڕاستی بیانوێکە یاخود چاولێکەریەکە یاخود مەسەلەن هەستکردنی دایکەکەیە کە بینی مناڵێکی شیری قوتو ئەخوا مناڵەکە قەڵەوە مناڵەکەی ئەو قەڵەو نییە وا هەستەکەم قەڵەویە نیشانەی تەندروستیە بەڵام لە ڕاستیەوان نییە ئەم قەڵەویە سستبوونی مێشک و دەمارە خاوی چالاکی لەشی مناڵەکەیە میتابۆلیزم و کارلێکەکانی لەشی مناڵەکە خراپە بۆیەوە قەڵەو بووە و مناڵەکەی ئەو تەندروسترە لەبەرەوە ئەم بۆ چوونە هەڵەیە لە زۆر جا دروست دەبێ ئەگینا زۆر بەدەگمن دایکێک هەیە کە شیرەکەی بەشی مناڵەکە نەکە باشە کاکتۆر باس لەوە بکەین کە هەم جۆری خۆراک هەم شێوازی پێدانی خۆراک بە منداڵ چییە جۆری ئەو خۆراکانە کە بۆ ئێمە میۆمان هەیە کاربۆهیدراتمان هەیە سەزە و میوە و شیرمانیەکانمان هەیە ئەمە چۆن بدرێ بە منداڵ چ بڕێکیان پێ بدرێت ئەمە دوای قۆناغی شیرەکە ئێمە مناڵ کاتێک کە ئەگاتە تەمەنی 6 مانگ تەواوەکە پێێنێتە مانگی 7 ئەمە ئەزانین کە شیری دایک بە تەنیا بەز نییە نە هەموو پێویستەکانی مناڵ پڕ ناکاتەوە بۆی ئەبێ چی بکەین ئەبێ خواردنی تەواوکەری بینێ خواردنی تەواوکەر یعنی بەشێکی هەیە کە لە شیرەکەوەیە و بەشێکیشی ئێمە تەواویەکەین ئەو خواردانش ئەبێ سەرەتا دەست پێ بکەین بۆ خواردانەی کە مادەی ئاسنیان تایە چونکە لە دوای 6 مانگیەوە مناڵ ئەو کۆگایی ئەو مەغزنەی کە لە مادەی ئاسنەوە لە دایکەوە وەریگرتووە نامێنێ بەتاڵە بێ وەگەر بێت و تۆ ئەو مادەی پێ نەدەیت چ لە ڕێگەی خواردنەوە بێت چ لە ڕێگەی قەتری خۆراکیەوە بێت مادەی ئاسن مناڵەکە تووشی کەمی مادەی ئاسنە بێ بەوە تووشی کەم خوێنی ئەبێ کە تووشی سستبوونی کار و چالاکیەکانی مێشک و دەمارە بێ چکە ئاسن ئیشی هەر خوێن دروستکردن نییە ئیشی کردنی مێشکە چالاکی مێشکە لەبەرەوە ئەبێ دەست بکرێ بە پێدانی ئەو خواردانەی کە ئەو مادەی تایە بە سیەوەیەکی سەرەکی کە بریتێ لە دانەوێڵا ئەوە کە پێڵەن سیریلاکیش ئێستا لە بازاڕەکانە هەیە کە ئەو خواردانەیە کە ئەو مادە و هەندێک بە ڤیتامین و کانزەکانی تایە کە لە شیری دایکدا کافی نییە بەس نییە بۆ ئەو تەمەنەی مناڵ بۆیە ئەبێت هەوڵ بدرێت دەست بکرێ بەمە
و باشتریش وایە لێرە ئاماژە بۆ بم ئەگەر سیریلاکێک یا خۆت مەسەرەن جۆرە شۆربایەکی تێکەڵ دایکەکە خۆی لە خواردنی فرێش ئامادەی بکە زۆر باشترە لەو سیریلاکەی کە لە بازاڕەکان ئەفرۆشرێ بەرپلەی گەرمی زۆر و کەم کەوتووە بەرشێداری کەوتووە تاریخی دروستبوونی ڕەنگە نزیک بێ یاخۆت گوماناوی بێ و ئەو مادە حافظانێک کە تێکرێ ئەوانە هەمویان زیان بەخشن بەڵام خواردنە سروشتیەکە کە بریتێ لە دانەوێڵەی وەکو نیسک و نۆک و فاسۆلیا و بەزالیا و ئەکوولەکە و گێزەر و ئەو شتانە ئەگەر بێت و دایکەکە تێکەڵاوی کات و هەر جارێش یەکێک لەوانە با بە مناڵەکە زۆر زۆر تەندروسترە. کاک دکتۆر زۆرە لە پزیشکانی بواری خۆراک بۆ منداڵ بە تایبەتی تر باز لە بوونی پێدانی هێلکە ئەکەن بۆ منداڵ بە تایبەت هێلکەی کوردی ئەمە کاریگەریە بێ بۆ کاریگەری هەیە لە سەرگەشەی خودی منداڵەکە بەڵام بۆ مێشکی ژەر کاریگەریە بێ بەڵێ بێگومان هێلکەی کوردی بە تایبەتی هێلکەی کوردی نسبەتێکی زۆر لە ئۆمێگا سی تێ ئۆمێگا 3 پێڵێن ئۆمێگا مادەیەکی زۆر ئەساسیە بۆ گەشەی مێشک و بۆ چالاکیەکانی مێشک و نسبەتێکی باشیش پرۆتین و چەوریەکانی تایە ئەمە بۆ گەشەی مناڵ زۆر زەرورە ینی من لێرە بەسەرهاتێکم بیرەکەوێتەوە کە باسی هێلکەی کوردی دەکرێت ئەو پسپۆڕێکی بەناوبانگی فەڕەنسی لێرە توێژینەوەی دەکرد لەسەر مناڵانی کورد زمانی بەدخۆراکیە نەوەتەکان قسەیەکی زۆر جوانی کەروتی من سرم سۆرماوە لە دایک و باوکی کورد کە کاتێک خواردن بۆ مناڵەکەیان دەکڕن ئەچن پسکیتێک کە بە دینارێکە و هێلکەیەکیش هەر بە دینارێکە زمانی دیناری سویسری باسەکرێ ئەو ناچن هێلکەکە بکڕن کە هەموو پێویستەکانی خۆراکی لەشی مناڵەکە گرنگەکانی تایە ئەچن پسکیتێکە کڕن کە بەڕاستی پسکیتەکە هیچ بەهایەکی خۆراکی نییە و زۆر بێکەڵکە و زیان بەخشە بۆچی وا ناکەن یعنی ئەوە مەسەلەکە گرانی نییە مەسەلەکە نەبوونی وڵات نییە هێلکەکەشە بە هەمان نرخیش بۆ ڕاستیە کرد یعنی دەبێت ئێمە بزانین چ شتێک بۆ مناڵەکەمان بەسوودە ئەوەی بدەینێت چکە تۆ مناڵ بۆ نمونە مەسەلەن کاتێک شیرە خۆرەیە مناڵ کە قۆناغی شیر خواردن تێئەپەڕێنێ تازە جارێکتر ناگەڕێتەوە قۆناغا هەستی بڵێ وەڵا ئێستا تێگەیشتم شیری خۆم دایک باشترە لە قوت و باسە شیری خۆمی بەمێ تازە قۆناغی گەشەکردن و پەرەسەندنەکە تێپەڕیوە لەبەر ئەوەیە ئەبێ ئێمە هەستین چی بکەین ئەبێ بزانین لە کاتی خۆیان چ مادەیەک چ خۆراکێک بێن بە مناڵەکە کاک زۆر ئەو وشیاری زۆر زۆر گرنگە بۆ دایک بە تایبەتیتر لەبەرەوەی ئێستا سەردەمی تەکنۆلۆژیایە سەردەمی پێشکەوتنە لەوانەیە ئەم دایکە چەند کاژمێرە بە دیان سۆشیال میدیا و دابنیشێ منداڵێکی بچووکیە تا چەند گرنگە خۆی پڕزانیاری بکە لەوانەی کە لە خواردن بێ لە هەر شتێک بێ کە سوودی هەبێ بۆ منداڵەکە یاوشانەوەی کە تابعی کۆمەڵێشتەکە و تابعی ئەوەش بکە بۆی کە منداڵەکە هەم لە گەشەی مێشکیم تەندروستی منداڵەکەی بۆ گرنگ بێ بێگومان ئەم شاشانەی کە هەیە درێتە دەست مناڵ چ مۆبایل بێ وەکو ئایپاد و وەکو یاریەکان و یاری ئەلکترۆنیەکان و ئەوانە بەداخەوە مناڵەکان وا ڕائەهێنرێ کە لە کاتی خواردنە ئەو شتانیان پیشان بدرێ بۆی مناڵەکە نەزانێت چیە خوا بۆی ڕافزینەکە بێگومان چونکە مناڵەکە یەکەم فعلەن نازانێت خواردنە چیەی خوا دووەم هیچ تام و چێژی لێ ناکە سێەم تێربوونی بریتیە لە تێربوونی چاو ئینسان کاتێک کە خواردنێکە بینێ بە چاو ئەی بینێ دوای ئیشتیهای کرێتەوە بۆ خواردنە هۆرمۆنێکە ڕژێ لە مێشکەوە کە ئارەزوی خواردنی ئەو شتە دەکات ئەو شتەی نامێنێ ئەو شتە خۆش چاوەکەی لەسەر شوێنێکی ترە هۆشی لەسەر شوێنێکی ترە هەر نازانە چیژە خوا لەبەر هیچ چێژێکی لە نابینێ و فێری نابێ ببێ ئەوە بیخوا یعنی خواردنی پێدانی خواردنی تەندروست ئەوەیە کە مناڵەکە سەیری خواردنەکە بکە بە شێوەیەکی جوان بۆی بڕازێنرێتەوە و سەرنجی ڕابکێشێ و حەزی لێ بێ بۆی جارێکی تر بیخواتەوە چکۆمە یەکجار نییە بڵێ بەسەرمە دەرمانێک نییە بڵێ بۆ ماوەی چەند ڕۆژێکی دەمێ و ئیتر تەواو پێویستی نییە ئەمە ڕۆژانەیە ئەبێ و مناڵە فێر بێ و ئەبێ وا فێر بکرێت کە خۆی بکا بە دەمی خۆیەوە یعنی بەداخەوە مناڵ بینم 5 ساڵانە 5 و 6 تا 6 ساڵانیش ئیلا دایک و باوک خواردنەکەن بە دەمیەوە کە زۆر هەڵەیە
ئەبێ مناڵەکە هەر لە یەک ساڵی تەواو کرد لەسەر سفرەدانی شێ لەگەڵ دایک و باوک ئەو خواردنە بخوا و کەوچک و قاپی بخرێتە بەردەست با بڕێژێ بەم لاو بۆ لایە با خەسار بکە بەڵام فێر بێ چونکە زۆر گرینگە مناڵ بەدەستی خۆی خواردن بخوا چونکە توێژینەوەکان دەریان خستووە ئەگەر بێت و مناڵ بەدەستی خۆی هەرچێک بخوا زیانی پێ ناگات پێی گەشەکە و سوودی هەیە بەڵام ئەگەر بێت و تۆ بە زۆر بیەیتێ ئەمە مناڵەکە بە ئارەزۆ نایخوا و مناڵەکە لەوانەیە پێی تووشی تەسەموم بێ لەوانەیە ئەو نسبەتێکە ئەو ئەوێتەوە نازانی چەنە زیایی بیتێ کەمی بیتێ کەواتە پرۆسەی خواردن پرۆسەیەکی سروشتیە و ئەکتیڤە دەبێ مناڵەکە خۆی فێری بێ خۆی بەکاری بێنێ. باشە کاک دکتۆر باس لە ڕێژی شەکر ئەکرێت لە خواردنەکانە و بە تایبەتیش ئەو خواردنانی کە منداڵ لە دەرەوە ئەیکڕێتتر بە نەجبسە خواردنەوە گازیەکانە ئەم جۆرە لە خواردنانە کاریگەری ڕاستەوخۆی وێ بڵین لەسەر مێشک و لەسەر گەشەکردنی مێشک بڵێ بێگومان کاربۆهیدرات بەعام یعنی ئەو شیرینی و شەکرانەی کە لە زۆر خواردنەکانە هەیە لە بسکیتەکانە هەیە لە بەعزێ جبس و شتی ترا هەیە ئەمانە کاریگەری نەرێنیان هەیە چونکە ئێمە بە تایبەتی هەندێک مناڵ ئێمە دوو جۆر مناڵمان هەیە مناڵی نۆرمەڵ و مناڵی نائاسایی مناڵی نائاسایی ئەو مناڵانن مەسەرەن کە ئیفلیجی مێشکیان هەیە کە گەشکەیان هەیە کە ئەگەر گەورە بێ شەقیقەی هەیە کە مەسەلەن حساسیەتی بە بەعزێ خواردن هەیە گربێت و تۆ ئەو خواردنانەی پێ بدەی وەکو وایە ژەهرێک بدەی بە مناڵەکە چونکە ئەو مناڵە توانای وەرگرتنی ئەوەی نییە توانای هەرزکردن و مژینی نییە و مناڵی ئاساییش یعنی ئەتوانی تا حدێک ئیسیفادە لەو خواردناناکە مەسەرەن لەوانەیە چەند میلیغرامێک لە شەکر پێویستی بێ تۆ هەستی چەند میلیغرامی بیتێ ئەو شەکرە دەبێتە هۆی بەرزبوونەوەی نسبەتی شەکر لە خوێنیە وەکووە مناڵەکە توی شەکرە بوو بێ دەزەکە بە میزکردنێکی زۆر دەزەکە بە قەڵەوبوون کۆبوونەوەی چەوری لە لەشیدا و ماسوولکەکانی سزبوون ئێسقانەکانی زەعیف بوون و جێی خواردنی تر ئەگرێ مناڵە کە تێری خوارد بە مادەی شەکر یا مادەی کاربۆهیدراتی ئیتر مەجال نەماوە تۆ خواردنی بە سوودی وە تێبێتێ ئەوە زیانەکانە. کاک دکتۆر هەر سەبارەت بە گەشەی مێشکی منداڵ سێرچم بۆ بابەتەکرد کۆمەڵێک توێژینەوەی زانستی ئاماژە بۆ دەکەن هاوشانی خواردن و کۆمەڵشتی دیکە لایەنی دەرونی منداڵیش بۆ خۆی کاریگەری ئەبێت ینی لەوانە دایک و هەست بەوە نەکەن هەڵس و کەوتی نێوان دایک و باوکەکە کاریگەری هەیە لەسەر مێشکی منداڵەکە. بەڵێ بێگومان ئێمە چەند توێژینەوەیەک لای ئێمە کراوە و لە شوێنی تریش کراوە دەرکەوتووە زۆربەی ئەو مناڵانەی کە تووشی ئۆتیزمە بن یاخود تووشی فرەجوڵەییە بنەوەی پێڵێن ADHD یاخود فێرنی توانای فێربوونیان کەمە بێ لێرنینگ دیسەبڵیتی ئەمانە ئەو مناڵانن کە بە شیری قوتوو بەخێوکراون زیاتر کەمیان هەیە بە شیری دایی بەخێوکرابن هەستەکەی مناڵانە وەکو تەختەیەک وان هیچ هەستێکیان نییە هەستی دایک و باوکایەتی نییە سۆزیان نییە بۆ چکە کەمتر باوەشی دایکیان بینیوە یعنی لە هەرزا شیرە قوتویان دراوەتێ و دایکەکە حەقی نەبوو بەسەرەوە چکە دەرکەوتووە بە توێژینەوەی زۆر پێشکەوت و کاتێک دایک مناڵەکە لە باوەشەگرێ مناڵەکە هۆرمۆنی گەشەی ئەڕژێ و هەندێ هۆرمۆنی تر کەوا کە شیری دایک زیاد بێ کاتێک مناڵ مەمکی دایکەم ژێ بۆ شیر ئەمانە ئەو قوشتانیان نەبینیەوە بخۆیانەوە بۆیە لە داهاتووە تەماشا دەکەی تووشی ئەو نەخۆشیانە دەبن هەروەها توێژینەوە زۆر کراوە لە داهاتووی دوور کاتێکە گەورە ئەبن وەکو ئێمە زووتر تووشی شەکرە و لە جۆری دووەم و زەخت و قەڵەوی و داخورانی ئێسقانەکان تووشی ئەوانە دەبن چکە بۆ بناغەکەی تۆرسە بینایەکی گەورە وەکو ئەمە دروستکە ئەگەر بناغەکەی لە ئەسڵا زەعیف بێت و قایم و پتەو نەبێت ئەوە سەرەوەی بیناکە بە هەر جوان بێ بە هەر ڕەنگا و ڕەنگ بێ بیناکە هەموو کاتێک لە خەتەرایە لە مەترسیدایە ئەوەش وایە ئەوەش بەو شێوەیە ئەنجا زۆر شتی تر مەسەلەن هەیە بۆ نمونە وتراوە لە کۆنەوە العقل السەلیم في الجسم السەلیم یعنی سەیرەکەی مناڵێک کە تەندروستە کە هەموو ڤیتامین و پرۆتین و کانزاکانی بە شێوەیەکی ڕێک و پێک ڕۆژانە وەرگرتووە سیرەکەی عەقڵی زۆر سەلیمە توانای زیرەکی زۆر باشە لە مەکتەب نمرەکانی بەرزە بەڵام مناڵێک کەوانیە کە خواردنەکانی وەک پێویست نییە کە تەندروست نییە سیرەکەی هەمیشە مناڵێکی هەڵەشەیە تۆڕەیە دەرونی ئارام نییە باری دەرونی
مناڵەکە نۆرماڵ نییە لەبەر ئەوە زۆر گرنگەوە. باشە کاک دکتۆر ئەبێت چەند ژەم بدرێ بە منداڵ و ئەو کاتانی کە خواردن ئەدرێ بە منداڵ کاریگەری چیە لەسەر منداڵەکە بەنمونە پێش خەوتن یان بانیان کە زوو هەڵەسێ ینی ئەم شێوازانە کاریگەری هەیە لەسەر خواردنی منداڵەکە و لەسەر گەشی منداڵەکە؟ بەڵێ مناڵ وەکو گەورە نییە مەسەن گەورە ئەتوانێت لە ڕۆژێکا 1 ژەم 2 ژەم بخوا ئەتوانێت 3 ژەمیش تەواو نەکا و کێشەی گەورەشی بۆ دروست نەبێ. بەڵام مناڵ دەرکەوتووە کە لە ڕۆژی لەدایک بوونی و جارێ بەنسبەت شیرەوە جاران ئەوترا ئەوەندە ساعات جارێک شیرێک و ئێستا ڕێککەوتوون ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێ شیر بدەن ئۆن دیماند، یعنی کەی مناڵەکە داوای کرد کەی مناڵەکە هەست کرد کە دەمەگێڕێ بۆ شیردا داوای خواردنەکە لەو کاتە بیێرێت واقع نەیە بەسەرەوە کەی داوتە تێ. بەنسبەت مناڵی گەورەتر لە 1 ساڵ بەرەو سەر ئەبێ 3 ژەمە سەرەکیەکانی لەگەڵ ئێمە هەبێ. لە بینی ژەمەکانیش ئەبێ پێی ئەڵێن بە ئەنگلیزی پێڵێن سناک، یعنی وەکو چۆن ئەڵێ شەمی سووک، ئەبێ ژەمی سووکیش هەیبێ، مەسەلەن جۆرە شۆربایەکی تێکەڵی هەبێ، میوەیەکی هەبێ، مەسەلەن گۆشتە پەتاتەیە، مەسەلەن شتێکە لەبێ لەو بینە هەیبێ، بە ئیزافەتەن ئەوەی تا 2 ساڵیش بەردەوام بێ لەسەر شیر، چونکە شیر سەرچاوەیەکی زۆر گرنگ و سەرەکی مادەی ڤیتامین دی و کالیسیۆم و کانزاکانە. ناپێ مناڵ ببڕێتەوە لە شیر. من مناڵم بینی و بەداخەوەڵێ وڵات تا 1 ساڵی شیری خواردەوەی تر نایخوا، ئەمە هەڵەیە ئەبێ ئەسا ئێمە گەورەیش پێویستیمان بە پێک هاتووەکانی شیرە. ڕاستە شیر ناخۆین، بەڵام ماست، پەنیر، قەیماق کەرە ئەوانە وەرگیراوی شیرن کە مادەکانیان تایە. کاک زۆر پرسیارە بووە لە بیدایەتیشەوە بم کردای، بەڵام درەنگ نییە لە ماوەی دووگیانی خانماندا ڕێکارێک شتێکی گرنگ هەیە یاخود چاودێری تەندروستی خۆی کۆرپەکەی بۆی کاریگەری هەبێت لەسەر مێشکی یاخود لەو فترێدا چۆن ئاگاداری مێشکی منداڵەکەی بێت لە ڕێگەی پشتنی ڕێگەی خواردن هەر شتێکە گرنگ بێت؟ بڵێ ئەمە زۆر گرنگە وەکو باسم کرد، یعنی بەدایک دەستی پێکرد بێ بە وەرگرتنی مادەی فۆلیک ئەسید بۆ ئەوەی دروستبوونی کاتی دووگیانی شارتوانی بیخوا، کاتی دووگیانی بەڵێ پێش دووگیانی سێ مانگ دەست پێکا و لە 3 مانگی دوای دووگیانیش کە بەردەوامە لە دروستبوون ئەبێ ئەو مادەیە بخوا. دوایی ئەگەر دیقەت بگرن یان نێودایکانی کە مناڵیان بۆ سکیان کردووە شارەزان و تێگە نەزانن کە لە 3 مانگی یەکەمە جۆرێک لە دەرمان کە بریتە لە پێکاتەوە سەرەکیەکانی دروستبوونی کۆرپە ئەدرێ بەدایک، لە 3 مانگی دووەمە جۆرێکی تر کە هەندێشتی ئیزافی تری پێویستە ئەوە ئەدرێ بەدایکەکە کە ڕۆژانە بیخوا بە شێوەی دەرمان. ئەمە هەموو گومان بۆ ئەوەیە کە دایکەکە ئەو خۆراکانە ئەو مادە سەرەکیانە لە ڕێگەی خۆراکە وەرنەگرێ. هەندی دایکی مەسەلەن ئیمکانیەتەکەی وانە بازێک پرۆتینی ئەساسی کە لە گۆشتا هەیە، مەسەن زۆر و گۆشت بخۆن یا جۆرە خواردنێک بخۆن کە بەهای خۆراکی بەرزە. لەبەرەوە ئێستا دکتۆرەکانی مناڵبوون ولادە ئەمانە بە شێوەی دەرمان بە شێوەی کەپسول یا حەب ئەنووسن بۆ دایکەکان لە 3 مانگی یەکەمە، لە 3 مانگی دووەمە، لە 3 مانگی سێەمە. و مادە گرنگە هەر ئەساسیەکە بریتە لە مادەی ئاسن، مادەی ڤیتامینەکان و مادەی کانزاکان کە ئەمانە وەکو ئایۆدین کە گەشەی غودەی مناڵ ئەو غودەی دەرەقیە زۆری ئەتیمادی لەسەر ئایۆدینە. ئەگەر بێت و ئەو غودەیە کەم بێ، ڕژێنەکەی کەم بێ، مناڵەکە مناڵێکی کەم عەقڵ و بیرکۆڵ دەرەکەوێت. دکتۆرم پرسیارە زۆر بە کورتی لە ئێستادا لە نێو بازاڕدا کۆمەڵی یاری فکری و یاری باش هاتوون بۆی کە منداڵ مێشکی بجوڵێت و لەگەڵی ئەمانش کاریگەری ئەبێ لەسەر گەشەی مێشک؟ بەڵێ ئەمانە زۆر گرنگ، چونکە مێشک یعنی وەکو مەکینەیەک وایە کە تۆ ئابی جوڵێنیت، کە تۆ نەی جوڵێنی هەر ئاوا بوەستێ هیچ فێر نابێ. توانای فێربوون پێڵێن گەشە و فێربوون، مناڵ گەشە و فێربوونی هەیە. ئێمەش فێربوونمان بەردەوامە تا ئەو ڕۆژێ مرین. ئەوشی ئەمڕۆ مەسەلەن من فێریە بم دوێنێ نەمزانی. ئەمە کەواتە پرۆسەیەکی بەردەوامە، بۆیە ئەبێ مناڵ هەمیشە ئەو شتانەی بۆ بکڕێ. بەڵێ زۆر گرنگە کە سەرنجدات کاتێک کە بەدەستی خۆی یاریەکانە جوڵێنێ کاردانەوەیەک هەیە مێشکی ئەجوڵێ ئەو مناڵە، کە مێشکی جوڵە ئەو مێشکە ڕایەت لەسەر ئەوەی کە بەردەوام کار بکە، بەردەوام بیرکاتەوە، بەردەوام فێر بێ.
سوچاو خۆش بێ زۆر بەڕێز دکتۆر ئیبراهیم خەسرە و جاڕایشکاری نەخۆشیەکانی مێشک و دەماری منداڵان سپاس بۆ زانیاریەکان دوای سوود بۆ هەموو لایەت